عليكم پیاوەکەم عملەیە جانم هەبوو بەردی زەرداوم هەبوو دوسێ دکتۆرم کرد یعنی 2 میلیۆن 3 میلیۆن داوا دەکەین چوومە کەنی دکتۆر دلێری بەبێ ئەوەی یعنی فرێم عملیاتەکەی لۆ کردم بە ئەوەی خێرخوازێ کردمانە ئۆفەری مەولودی هەرچەندە مەولودش خلاص بووە مەولود ئەومە زیاترە خلاص بوو بەس خێر خلاص نەبووە واسەتە بووە تو؟ نه خزمنی؟ نه هیچ وەرەقەت پێ بوو؟ نەخێر دەرێم خۆشبەختەوەی بەشدار لە مێهرەبانی چەند منداڵت هەیە؟ 2 منداڵ ژانت زۆر بوو؟ زۆر جانی زۆر بوو پیاوەکە چیش دەکا؟ عملەیە مارتان لە چێیە؟ لە گەڕەکی نەورۆزیمە دەرێم خۆشبەختەوەی بەشدار لە مێهرەبانی دەبا لێرێ سەڵاواتە چی؟ اللهم صل على سيدنا محمد وعلى آله اللهم صل على سيدنا محمد ئەوە گەلێک لە مێژە مولود تەواو بووە بەڵام خێرەکانی مێهرەبانی هەر بەردەوامە خوا جەزاتان داتەوە ئینشاءالله چ تێ لە بۆ ئەوانەی کە پارەی خێرانی هینا مێهرەبانی خوا جەزایان داتەوە خوا سەدەم دەیان بداتێ ئەدی ئەوانەی دابۆ دکتۆر لێ خێرێ ناکاتێن نا لەگەرەوەی نیمە خێربان هەدەکەن ئەوانەی کە دادەنیشتن لە پشت فەیسبووکی دیانگۆ دکتۆر لێر دینی ئیستیغلال کردو و دینی دەکات ئەمە دینی تەطبیق دەکەیت پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێتن ئەوەی حاجەیەکێکی جێبەجێ بکە گەورەترە لەوەی مانگە ئەعتیکاف بکە لە مەدینەی ئەوە ئۆفەری مەولودی بەردەوامی چەند دڵت خۆش بکە چێ سندوقی زۆر الحەمدولله واسەتە بوو لە سندوق خێری دەتناسین پێشتر ناوەڵاو یەکەم جارە بتبینم یەکەم جارە دەمبینی نەرمانە سندوق نەویستینێک بناسم گوتمان ئۆفەرەکانمان بەردەوامە خۆشبەختەوەی بەشدار لە مێهرەبانی 0750 115 ئەمە لە خێرەکانمان بەردەوام دەبین و ئەنگۆش بەردەوام بن لەگەر مێهرەبانی تاوەکو خەسخانی مێهرەبانی هەمووی دەکەینە خێری ئۆفەرەکانی مەولودی هەرچەندە مانگەکە مەولود تەواو بووە بەڵام ئەمە هەر بەردەوامی دوعای خێر لە بۆ نەخۆشەکەمان دوعای خێر لە بۆ ئەوانەی کە خێریان هینایە دوعای خێر لە بۆ بابیشم بکەن چکە بابم حەزی لێ بوومە دکتۆر دەرێم مامشینە بن و مامشینە لۆت دەنێوین خێر و چاکە اللهم صل على سيدنا محمد دابا صلواتش بك ولدي اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم خوشبخت أوي بجدار المهرباني